لە مانگی چوار لە ڕووداوێکی خۆکوژی چەکدارێکی داعشدا لە ئەفغانستان کە وەک ئەندامێکی میدیاکار خۆی نیشاندا بوو گیان لە دەستدانی 26 کەسی لێکەوتەوە کە 9 لەوانە ڕۆژنامەنووس بوون ئەوانەی دوای تەقینەوەی یەکەم بە خێرایی بەرەو شوێن ڕووداوەکە دەڕۆیشتن هەروەها لە مانگی 6دا چەکدارێک چووە ناو ژووری هەواڵ لە ویلایەتی ماریلاند 5 لە ستافی ڕۆژنامەوانی ناوخۆیی بەدەستڕێژی گولە کوشت هەروەها مانگیدا ڕۆژنامەنووسی ستون نووز لە واشنگتن پۆست جەمال خاشقچی لەناو قونسوڵخانەی سعودیە لە تورکیا کوژرا هەر لە ڕفاندن و کوشتن و زیندانیکردن هەڕەشە لەسەر ڕۆژنامەنووسان لە بەرزبوونەوەدایە شارەزایان دەڵێن ئاڕاستەی زەنگی مەترسی ڕوو لە زیادبوونە ئازادی ڕۆژنامەوانی بە شێوەیەکی بەرچاو لەژێر هەڕەشەدایە ڕۆژنامەوانان بگرە لە وڵاتانش کە شەڕیان تێدانیا هێشتا ژیانی خۆیان بەخت دەکەن لە پێناو ڕووماڵکردنی راپۆرتەکانیاندا بەگوێرەی پەیامنێرانی بێسنوور بەلایەنی کەم 63 ڕۆژنامەنووسی خاوەن ئەزمون لە ساڵی 2018دا کوژراون ئەو سێ وڵاتەش کە بە کوشندەترین وڵات دادەندرن لە کوشتنی ڕۆژنامەنووسان ئەفغانستان و سووریا و مەکسیکا بەڵام بەگوێرەی راپۆرتەکە هێرشەکان تەنها کوشتن نین کۆمیتەی داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان دەڵێت چین و تورکیا و میسر بەرپرسیارن لەوەی کە زیاتر لە نیوەی ڕۆژنامەوانانی زیندانی کراو لە وڵاتانن بەرپرسان ئاماژەیان بە چەند حاڵەتێکدا لەوانە لە میانمار کە 2 ڕۆژنامەوانی ڕۆیتەرز ئەم ساڵ سزای 7 ساڵ زیندانیان بۆدرا ئەوان تاوانی جەنگ و درڕندەیان ئاشکرا کرد لەبەر ئەوە لەلایەن پۆلیسەوە دەست بەسەر کران بە دزینی بەڵگەنامە تومەتباریان کردن کە نەیان کردبوو و ئێستاش لە پرۆسەی دادگایکردنێکی گاڵتەجاڕیدا خراونەتە ناو زیندانەوە ئەوانە بە تەواوی ئەو جۆرە ڕۆژنامەنووسانن کە لە وڵاتی خۆیان راپۆر لەسەر حکومەتەکانیان دەکەن و ڕوبەڕووی گرفت دەبنەوە تۆی دەیخۆڵقێنی تۆ هەروە زۆرێک لە پەیامنەران توندوتیژی دەخۆڵقێنن بەهۆی ئەوەی کە ڕاستی نانووسن هەواڵی چەواشەکار توندوتیژی دروست دەکات شارەزایان دەڵێن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گوتارە و ڕوژێنەرەکانی سەرۆک لە دژی ڕۆژنامەوانان نمونەیەک دەخاتە ڕوو بۆ سەرکردەکانی دیکە کە دەیانەوێت هێرش بکەنە سەر ڕۆژنامەوانان ئەوانی بە هەواڵی چەواشەکار ناودێر کرد و دەڵێت ئەوان ناڕەوان ئەوان شکست دێن و ئەوان لەسەر هەڵی مێژووی ئەوان دوژمنی خەڵکن واتە من یەکێکم لەوان ئەگەر ئەوان دوژمنی من بن ئەگەر ئەوان ڕەخنە لە من بگرن لە ڕاستیدا ئەوان ڕەخنە لە ئێوە دەگرن متمانەی گشتی ڕۆژنامەگەری ئەمریکایی ئێستا لە نزیمترین ئاستدایە هەندێک ڕوونی دەکەنەوە کە دابەزینی ئاستی ئازادی ڕۆژنامەوانی بە شێوەیەکی بەرفراوان زیادی کردووە لە سەرانسەری جیهاندا بەڵام هەندێک نیشانەی باش بۆ گۆڕانکاری هەن لە ئەثیوپیا کە بە چاکسازی دیموکراتیدا تێدەپەڕێت لەلایەن سەرۆک وەزیرانی نوێ ئابی ئەحمەد جێبەجێ دەکرێت بۆ یەکەم جارە لە 14 ساڵدا هیچ ڕۆژنامەنووسێک زیندانی نەکراوە ئێمە گۆڕانکاریمان بینیوە لە ڕژێمەکان و هێندێک وڵاتانی تر وەک ئەکوادۆر کۆریای باشوور و گامبیا کە هێندێک نیشانەی بەرەو پێشوەچوون هەیە لە جیهانی ئازادی ڕۆژنامەگەریماندا هێشتا ڕۆژنامەنووسان درێژە بەکارەکانیان دەدەن لە سەرانسەری جیهان و دوایین راپۆرت دەری دەخات ئەوان لە بارودۆخێکی سەخت و دژواردا کار دەکەن